أو شركاني كوالن تحويل دولاركين بو سفر من صفحة كابو لفيسبوك شركة كيش ناوي أزانم بويا سقم بيبو ويستم باروشتك تحويل كم دواي وتم بابرو ما شركة كبا بارك تحويلنا كم كتشو ما شركة كوتن صفحة عايد يمنية بو يخلق هو شار بيتوا درباري جيتشلو درباري قول برين لبرو ابتزاز واحتيالي إلكتروني زور بوا خلق كيش عقايد موضوع كنية روجانا بون منجنج وبيرو بهمو جوريك احتياليان ليكريا احتيالي إلكتروني إنجا زاني من كأن بابا زور جرينجا زاني ما خلش زور توش بوا بابتزاز وباحتيال بويا إما أمره هستين بأمادة كردني أم مؤتمرة تاهمو جنجا كانوا الشعر بيته ولا الرجعي تمثيلي ومسرحي وموسيقى. كسي توشي أو ديادي أبو شيب كات باشا. أطواني يكسريان تلفون بو نو يك بكان نصو يانزا ياخذ أطواني يكسر برا الأمن الوطني وشرطي مجتمعي شكاد بكاو خوش بختانة أوان أطواني هاوكاري بكانوا نجاتي ذن لو تشيء. هیچ آماری لبندستانه هەیە دەربارەی ئەو ڕووداوە ئەو حاڵەتانە وەکو ئامار نییە لەبەرەوەی هیچ کەسێک ناڕۆ بە ڕسمی تەسجیلیکە یان شکاتێک بکات لەبەرەوەی خەڵکێک کە تووشی ابتیزازە بە یەکسەر وازانێ ئیتر تەواو ژیانی هەمووی ڕەش بوو بۆیە ناڕۆ شکات کە ئەگەر خەڵکەکان هەمووی بڕۆ شکات کات و هەمووی بڕۆ داتا لە لای حکومەتە بێ و کاتە ئازانین ئامارەکان چەنە بەڵام من هەر لە مانگی ڕابردووە 5 برادرم تووشی احتیالی ئەلکترۆنی و قۆڵبڕین بوونە. پێی دیاردەی ابتیزاز تا جێ ساڵانە زیاتر بە ژنان دەکرێت یاخود بە پیاوانیش هەیە. نا جێچەڵ بەس بە ژنان نییە جێچەڵ ئێستاوای لێ هاتووە باند هەیە بۆ نمونە کچێک هەوڵەدا لەگەڵ کوڕایە قسە بکە واشەواش هەتاکو قسەی لەگەڵەکە و دوایی کۆمەڵێ پیاوی لەگەڵایە یەکێکڵێ من برایم و یەکێکڵێ من مێردیم و ئەوانە و داوای پارەی لێکەن ئەو کاتە کە تووشیەکەن یان بۆ نمونە لەگەڵ سیاسیەکانە زۆر ڕۆدا عینەن هەڵسن جێچەڵ بە سیاسیەکانەکەن و دوایی داوای پارەیان لێکەن یاخود ئەوەی بۆەوەی لە سومعەتیان بدەن یان لە شخصیەتی ئەو کەسە بدەن بۆیە ابتیزاز و احتیال زۆر بووە و بەس بۆ گەنج نییە یان بەس بۆ کچ نییە بۆ هەموو فئەی مجتەمع. ئێمە بەجانەبێت هیچێک بلەو کەسانێک کە نزیک بوو لەوەی تووشی خۆڵبڕین بووی وایە؟ بەڵێ من یەکێک بووم لەوانە ئەو شەریکانی کەواڵن تحویلی دۆلارەکەین بۆ سەفەر من صفحەیە کەبوو لە فیسبوک شەریکەکەیش ناوی ئەزانم بۆیە سقم پێبوو ویستم پارۆشتەکە تحویل کەم دوایی وتم با بڕۆمە شەریکەکە با پارەکە تحویل نەکەم کە چوومە شەریکەکە وتیان صفحەکە عاید یەمەنیە بۆیە خۆشبەختانە منیش پارۆشتەکەم نەناردوو ئێستا عەرزیشیەکەین نامەکان بۆی بە حەقیقەت خەڵکەکە بیبینێ کە چۆن تووشە بن.